سڵاوتان لەبێ خۆشحاڵین جارێکی تر و ئێوارەیەکی تر لە بەرنامەی میوانی ڕەمەزان هاتینەوە خزمەتتان بە هیوام ئەمڕۆژ بتوانین پرۆگرامێکی تایبەت پێشکەش بە ئێوە بکەین. ئەمڕۆ دەچینە گەڕەکێکی تری شاری کەرکووک، ئەویش گەڕەکی بارودخانەیە. لەوێ خێزانێکی تر بەسەر دەکەینەوە ئاشنا دەبین بەوان و بە چیرۆکی ژیانی ئەوان و دەشمەوێ بەر لەوەی لە دەستپێکی پرۆگرامێکی نوێ دەست پێ بکەم. ئێمە هەڵقەی ڕابردوو سەردانی خێزانی خەدیجەخانمان کرد لە گەڕەکی شۆڕیجەی شاری کەرکووک. مناڵەکانی ئەوان داوای پاسکیلیان کرد. دەستپێکی پرۆگرامی ئێمە بە پێدانی پاسکیل بەوانە بێ ئەچینەوە ماڵی ئەوان، پاشان پرۆگرامێکی نوێ لە گەڕەکی بارودخانە دەست پێکەین. لەگەڵمان بێن بارزانین پرۆگرامی ئەمڕۆ لەگەڵ ئەم خێزانانێکی بەسەریانەکەینەوە چۆنە بێت. بەڵێ بەڕێزان، ئێمە جارێکی تر هاتوینەتەوە بەر دەرگای ماڵی خەدیجەخان و دیارەکانمان بۆ مناڵەکانیان هێناوە. لە دەرگایانە دەین دیارەکانیان پێدەین و دواتر ئەڕۆین. ئەمە ماڵی خەدیجەخانە. پێشتر لە بەرنامەی پێشوو بەڵێنمان بە مناڵەکانیاندا کە دیاریان بۆ بێنی. ئەجا ئەمڕۆ ئێمە دیارەکانمان بۆیان هێناوە. سڵاو، باشی دادەگیان، خاڵ چۆنە؟ هاتینەوە جارێکی تر. سپاس دەکەین. مناڵەکان لە ماڵن؟ دە باشە بانگیان کە؟ یوسف و شاهۆ. سپاس دەکەم. نال کەپات چۆنی پاڵەوان؟ ئەدێ پاسکیلم بۆ هێناوی. ئەی تۆ تازە ئێمە بووین بە هاوڕێ باش؟ بێدەستان خۆش بدەی؟ پێکزان بەدڵتە؟ بەدڵ باش. ئەی تۆ؟ بەدڵم. ئەی قوربان، دادیگیان تۆ دەی بڵێ چی؟ زۆر سپاستان دەکەم، دەستان خۆش بێ، مەمنونتانم. دەستی مانگی ڕەمەزانتان قبوڵ بێ ئیشەڵڵا. سپاسانەکەم، شانی زیاترە حیاتەکەم. ئیشەڵڵا هەموو ئەوەی کە لە دڵتانە بۆتان بێ. بانە بە مەمنون ئێوەم بەخوا، مەمنونتانم، حیاتەکەم. سپاس بۆ ئێوەش، دەست خۆشکان. خۆشیە نازان چی بکەن لەکەی دەی وەرە بزانم ئەمە هی تۆیە؟ ئەمە شی تۆ بردی؟ دەستان خۆش بێ ڕەبی. با مایکە بە تۆ بێ. دیاڵە لێ خوڕن. دەی لێ خوڕشاوە چرکەوە. یاڵە ناوێری؟ یارمەتی دەم؟ ناسانە. دەی ئەفرن. دەست خۆش بێ ڕەبی، مەمنونتانم. زۆر دوور نەڕۆن. نەڕۆن. چاوەڕێ بوون؟ ئەروەڵا وای بە قوربانە، دەستان خۆش بێ ڕەبی، خوا مەراستاندا یا ڕەبی. بەدڵتە؟ زۆر باشە. دەستان خۆش بێ ڕەبی. ئەو بۆ دابەزید؟ لە باەتی لێ نییە. بۆ دابەزید؟ بلێ بەدڵتە شاوە؟ شاوە بەدڵتە؟ قسە بکە بێ دەست خۆشتان لێکەم. دەست خۆش. قوربانی بم. ئەی تۆ قارەمان؟ دەست خۆشتان لێگەڵ. ئافرم دەست خۆش. دەست خۆش دادەگیان، با کاتان نەگەین زیاتر، هەر حەزمان کرد دیارێکەتان پێ بدەین و ئێمە ئەڕۆین. بەخوربان مەمنونتانم. چاوەکەم شانی زیاترە. ئیشەڵڵا. سپاسدانەکەم، دەست خۆش. حەزێکتان کرد بۆ خۆتان، مناڵانم شادەوە بوون پێی. سپاس، هەر شاد بن یاخوا دەست خۆش، زۆر سپاس. کاریکردنی کەسانی تردا خۆمان دۆسیەوە، لە هەر چیرۆکێک وانەیەک فێر بووین. کاتێک بە هەر کەسێکیان ناشنا بووین زیاتر ژیان دۆست بووین. بە میهرەبانی و ئارامی و باوەڕداریەوە دەمانەوێ لە ژیان بەردەوام بین. بێهیوانین بۆی هەمانە سوپاس گوزارین. هەوڵەکانمان بەردەوام دەبێت لە هەر دۆخێکدا بین.
بەڕێزان ئێمە گەیشتینە گەڕەکی باردخانەی شاری کەرکووک لەگەڵ ستافەکەم هاتووی لە دەرگای ماڵی شەیماخانە دێین و میوانداری ئەوانەکەیم زین چیرۆکی ژیانی ئەوان چۆنە. سڵاو شەیماخان، باشی؟ ئەحواڵ باشە؟ چاوەکەم بینە ژوورەوە؟ سپاس. خاتونگیا ئەمە بابەت تۆ بێ؟ دەرگاکە داخەم. فەرموو تۆ شارەزاتی. شەیماخان سوپاس کە میواندارێکی ئێمەتان قبوڵ کرد. حیاتم بە قوربان. سپاس دەکەم. بەرنامەکەمان ببینن؟ وڵی نەمبینمانە بۆیە تەلەڤیزیۆنمان عاتڵە. تەلەڤیزیۆنەکەتان نیمانەکە. باشە ئەی لە ڕێگەی کێوە بەشدار بوون لە بەرنامەکە؟ وڵە کابرا هاتەوە بێمان خەبەریتە. کۆمیتە؟ بەڵێ زۆر باشە. خۆشحاڵ بووین کە ئەمڕۆ ڕێگەتاندا بینە ماڵەکەتان. پێم خۆشە لە نزیکەوە بتان ناسم خێزانەکەتان لە چەند کەس پێکاتوە؟ دەستان خۆش بە قوربان. چەند کەسن لە ماڵەوە؟ وڵە سێ کچ لەگەڵ من تۆ سێ ماڵەکەت. باشە باوکیان نماوەیە؟ جیابوونەوە لەگەڵێ. جیابوونەتەوە. گەورەکە چەند ساڵانە؟ 14 ساڵ تەمەن. 14 ساڵە. گوڵە جوان؟ ئەوەش زەینەب. تەمەنی چەنە؟ 10 ساڵە 11 ساڵەوەنە. 10 ساڵ 11 ساڵ تەمەن درێژ ماشەڵڵا گوڵە. چووکەکەش 2 ساڵانە. دەمێک جیابوونەتەوە؟ 2 ساڵە بێن. 2 ساڵ و نیوە بێ. باشە خێری پێوا بێ. سەلامەت بێ حیات. ڕۆژانە چۆن ژیانەکان چۆن ڕۆژەکانتان لەگەڵ مناڵەکان بەستەرە بێ؟ وڵە هینێکم دەم چاو بۆ خەڵکە لەگەڵێم ئیشەکەی بەڵێ و سەر پێ بۆ خەڵک باگەکەم ئەمانە و خەڵکەش یارمەتی بۆمانە هێنی. باش خێریان بنووسێ. سەلامەت زۆر باشە. خانووکەتان کرێە؟ ئارەوەڵە بکرێ زۆرە کرێکەی؟ 100,000. 100,000. دەمێکە لەم خانووی؟ وڵی 2-3 ساڵە ئێرم. 2-3 ساڵ لێرێ. باشە ئەی ئەتوانی بۆ شێوازی کارکردنە کرێ خانۆکە دابینکەی؟ وڵی ئەگەهینە بێ ئەتوان مەگەینە ناتوانم ناتوانێت. باشە گەرمانگەی کرێ خانۆکەتان ئامادە نەبێ ساحب خانۆکە لە سەرتانەوە سێ؟ ئارەوەڵە ئەیەوێت چۆن ئارەوەڵە ئەیەوێت ئارەوەڵە. شەیماخان کە سوکارت یارمەتی دەدەن؟ ناوەڵە کەسمە نییە دایک باوکم نییە ئەمریا خوایەکیان کردووە برامش نییە بەس یەک خوشکمەیە بەڵێ یارمەتی تەدا یان ئاگەی ناوەڵە هەیە؟ ناوەڵە تۆزێ دوورە یان لە من دوورە لە کەرکووک نییە؟ نا لە تکریت دانیشی. لە تکریتدا. باشە خۆ ئاسانی کا بە سەلامەت بحیان. باشە لە ماڵەوە چیتان پێویستە؟ وڵی خەسالەمان نەبوو تەلەڤیزیۆنەکەم عاتڵە تەباغم 2-3 چاوە ئیش ناکە ئەمانە هەموو پێویستن. ئارەوەڵە. باشە ئەی هیچ موچەیەکی تۆڕی چاودێری خێزان ڕێئایا نیکە؟ ناوەڵە نەکردومان نەتکرد. هەڵشت نەداوە؟ وڵە ئەڵێ نییە بۆیە منیش نەم کردووە. باشە ئەی دەرودراوسێ لەگەڵت باشن هاوکاری دەکەن یان چی؟ وەک چێیان مەسەن جیرانەکانتان؟ جیرانکان ماشەڵڵە وەک خوشکن لەگەڵ مایە ئەی بیان نییە الحەمدولله هەموویان باشن. ئارەوەڵە. باشە ئەی مناڵەکان زیرەکەن باشن لەگەڵ تۆ؟ الحەمدولله ئایبیان نییە. زەینەبخان زیرەکە؟ باشە عیبی نییە الحەمدولله. مەکتەب زیرەکی تۆ؟ تەمەن درێژ بن یاخوا. سەلامەت بیارم. باشە داواکاریان زۆر نییە لە ماڵەوە؟ وڵی ترچی بکەین هەر ئەوە هەبێ. ئارەوەڵە. باش بندێ بابزەم زەینەب قسەم بۆکە؟ وەرە پێمەکەنە دکتۆر نابێ شەرمکە. چۆنی؟ باشم. باشی؟ دە باشە. وتت پۆلی چەنی؟ 4. پۆلی 4. عەرەبیشە خوێنیوە نیە؟ ئەفەرم. ئێستا چەند زمانە زانی تۆ؟
كردي عربي وتركماني. ئافرەن زۆر باشە باشە هەست لە چییە؟ کاتەکان چۆن بەسرە بێ ینی ئەگەر لە خوێندن بیتەوە چی ئەەکەیت؟ بۆم باسکە یاری ئەەکەی سعی ئەەکەی چی؟ دێ قسەم بۆ بکە ئیمتیحان دەستی پێ کردووە؟ دەستی پێ کردووە؟ ئەخوێنیت؟ ڕۆژی چەند سەعات ئەخوێنی؟ 1 ساعت. 1 ساعت؟ ئافەر کێ دەرست پێ ئەڵێ؟ خۆم. خۆت ئەخوێنی؟ زۆر باشە حەزەکەم ببی بە دکتۆر؟ باشە گەر نەخۆش کەوتین دێم وڵات دکتۆری چی ددان هەناوی کلیە تەمەند درێژ بیت یاخوا حەزەکەی ئەمڕۆ بڕۆین بۆ یاری؟ كيف خوجة؟ حەز لە چ جۆرە یاریە کە ئەگەر بڕۆین بە کەیف من ئەدبم بەس چ جۆرە یاریە؟ باشە چین هەموو یاریەکان تاقیقینەوە باش باشە بە ڕۆژوو ئەبی؟ تەمەند درێژ بیت ئەی برسید نابێ؟ بە ڕۆژیە ئەی ئافرەم خوا قبوڵی کە ئینشاڵڵا باشە ئەی خواردنەکانی دایە خۆشن؟ چ خواردنێکت حەز لێیە؟ یاپراخ سلە و برنج چی؟ یاپراخ؟ باشە دەستخۆش سپاس دادێکیان تۆ حازریان کە ئەگەر هیچ شتێکت نماوە مایکەکە وەرگرەوە پێکەوە ئەچینە تایم سنتەر مۆڵ لەوێ بە یاری بکەن پاشان ئەڕۆینە چێشتخانەی ماڵی باوکم ئەم ئێوارەی داوەتی ئێمە بن باش باشە زەینەب دە باش ئامادە بن پێکەوە ئەڕۆین دەستخۆش. بەڵێ بەڕێزان بەشێکی تری بەرنامەکە پێدانی ئەو دیاریانە بێت کە کۆمپانیاکان بۆم خێزانە بەڕێزیان ناردووە دیارە پێشتر پێش ئەوەی ئێمە پرۆگرامەکە دەست پێ بکەین یان بڕیاری هاتنمان بۆ لای ئەم خێزانە بەڕێزە بدەین لیژنە هاتووە تەمەشای ماڵەکەی کردووە و پێداویستەکانیان دیاری کراوە ئێمەش بە پێ پێداویستەکان دیاریمان بۆیان هێناوە غەسالەیەک کۆمپانیای وەبەرهێنەر بۆم خێزانە بەڕێزەی ئامادە کردووە دادە لە کۆی قسەکانی ئاماژەی بەوە کرد کە غەسالەیان نییە و پێش ئەچێت لە بەرەوەی مناڵیان بچووکە زۆر پێویستیان پێبێ و هەروەها کۆمپانیای هێمن تەلەڤیزۆنێکی بۆم خێزانە بەڕێزە ناردووە و بەهمان شێوە تەلەڤیزۆنەکەشیان کار ناکات بە هیوام سوود لەم تەلەڤیزۆنە وەربگرن تەباخێک و بەڕادێک وە کەمیشە خێرخوازێک بۆم خێزانە بەڕێزەی ناردووە بە هیوام ئیسفادەی لێ بکەن موبەریدەیە گروپی کۆمپانیاکانی هەڵەبجە پرۆژەی گاردنسی لە کەرکوب بۆ ئەم خێزانە بەڕێزەی ناردووە کۆمپانیای تینۆس مقەبایەکی گەورە یاخود کارتۆنێکی گەورە پاککەرەوەی بۆ ئەم خێزانە بەڕێزە ناردووە کە هەموو پێداویستیەکانی پاکشکردنەوەی تێدا شامپۆ تایید سابوون و زایی هەموو بابەتەکانی پاکشکردنەوە ڕێکخراوی لانەتەوار بە هەمان شێوە ئەمانیش کارتۆنێکی تر پاکشکەرەوەیان بۆ ئەم خێزانە بەڕێزە ناردووە تایم سنتەر مۆڵ سەلێکی گەورە خۆراکیان ناردووە بۆ ئەم خێزانە بەڕێزە کە هەموو پێداویستیەکانی وشکەی تێدایە و هەروها بەڕێوەبەرایەتی ئەوقافی کەرکووکیش سەلەیەکی تر خۆراکی بۆم خێزانە بەڕێزە ناردووە کە هەموو پێداویستیەکانی تێدا خاتونجان ئەم شتانە پێداویستیەکانی ئێوە پڕەکاتەوە ئێستان خۆش بێ حیاتم ماڵتان ئاوا بێ چێ هێنا بۆمان
بەس مایکەکەت نزیکەوە تۆ دەنگت بەرزکە لە بەرەوەی من بە زەحمەت بێم لێتە دەستان خۆش بێ بە قوربان ماڵیان ئاوا بێ ئەو خێرە بۆمان هێنایان ئەو تشتانە خێر نییە ئەمە دیارە سەرشانمانەکە هەرچی هێنایە بۆمان دەستیان خۆش بێ ماڵیان ئاوا بێ پێویست بوون هەمووی بۆ ئێوە وایە ئارەوەڵا هەر بەردەمان نەبوو تەلەڤیزیۆنمان عاتڵ بوو خۆتان بینیتانەوە تا ئارەوەڵا تەباغەکەش ئیشی ناکرد ناوەڵە تەباغەکەمان ئاینەن ئیشی ناکرد ئارەوەڵا باش موبەریدەتان هەر نەبوو وایە موبەریدەم هەبوو وەڵا بەڵام سەقەت بوو ماتۆڕەکەی سوتا کوردەواری ئەڵێ بەڕە لای تەنکیەوە باشە ئەگەر کارێک هەبێ هەوڵت نەداوە کار بکەیت بۆی بژێوی ژیانی مناڵەکاندا بیم بکەی ناوەڵا نەکردووە ناوەڵا خۆت حەز ناکەی یان هەوڵت نەداوە ناوەڵا هەوڵم نەداوە هەوڵت نەداوە لەبەر چی لەبەر مناڵەکان ئارەوەڵا لەسەر مناڵەکە ئارەوەڵا چاکە باشە دەست خۆش بێ تویان هەر بۆ ببینێت یاخوا مناڵەکان ئامادەکە پێکەوە ئەچین بۆ تایم سەنتەر باشگیان دەست خۆش بەڕێزان ئێمە لەگەڵ مناڵەکانی ئەم خێزانە پێکەوە چینە تایم سەنتەر مۆڵ لەوێ مناڵەکان کاتی خۆش بەسرە بن و دواتریش ئەچینە چێشتخانەی ماڵی باوکم لەوێ خوانێک پێکەوە ئامادەکراوە و خوانەکە خۆی بەڵێ بەڕێزان دوایین بەشی بەرنامەکەمان لە چێشتخانەی ماڵی باوکمەوە کە هەمیشە بۆ بەربانگ خوانێکی تایبەتیان بەوە خێزانە ئامادە کردووە کە میواندارێکی ئێمەیان قبول کرد ئەمڕۆ لەگەڵ ئێمە بەربانگەکەن بەر لە بەربانگ دیارێکی ترمان هەیە بۆ ئەم خێزانە بەڕێزە پێم خۆش بوو پێشکەشیانی بکەم خاتون ئەمە کەسایەتی خۆشەویستی کەرکووک مامە ڕێزای حاج بۆ ئێوەی ناستەوە خۆش بێ حەیاتم بۆ مانگی ڕەمەزان ئیسفادەی لێ بکەن و پێداویستیانەی کە هەتانە پێی پڕ بکەنەوە دەستان خۆش بێ حەیاتم بە قوربان ماڵتانەوە چ شتێک زەرورە ئەتەوێ پێیدا بیم بکەی هەنگیان الحەمدلله هیچ نقصانم نییە یان ئەڵێم الحەمدلله هیچ نقصانم نییە لەخوا بەزیاد ئینشەڵڵا پێویستت بە هیچ نەبێت هەر لە خۆشییا ببین گیان ماسیە
باش باشە خواردنەکانتان بەدڵە؟ الحمد لله زیاد بێ ئینشاءالله دەستان خۆش بێ بەقوربان عافێتان بە یاخوان خواردنێکت خۆشە؟ والله هەموو خواردن خۆشە هەموو خواردنێک خۆشە. الحمدلله وابزانم بە ئەسڵ تورکمانی توایە؟ بەڵێ ئێمە بە تورکمان بەعام خواردنیان خۆشە وایە؟ تایبەت یاپراقی تورکمان بەناوبانگە. ئێوەش ئاینەنانتان خواردتان خۆشە حەیەتان دەستان خۆش بێ و هەر لە خۆشی بتان بین و ئیشەڵڵا ببێتە سەحەتێکی باش بۆتان. سەلامەت بێ دەستخۆش مایکەکەم پێ بدەیتەوە دەستە خۆش بێ بەڵێ خۆشەویستانم بەر لە کۆتایی ئەمەوێ سوپاسی هەموو شوێن و کەساتیانە بکەم کە سپۆنسەری بەرنامەکەیان کردووە سەپۆرتی بەرنامەکەیان کردووە بەڕێز کاک ئاسۆ مامەند کاتگێڕی مەکتەبی سیاسی و هەروەها بەڕێز کاک ڕەوەند مەلا مەحموود لە پرسایی مەڵبەندی دووی ڕێخستنی کەرکووک و هەروەها بەڕێز مامە ڕێزای حاجی فایق و هەروەها بەڕێوەبەراتی ئەوقافی کەرکووک هەموو ئەو کەساتی و کۆمپانیانشی کە بەشدار بوون لە سەپۆرتکردنی ئەم بەرنامەیە سوپاسیانەکەی ناویان زۆر زۆرە بۆیە ناتوانم ناوی هەموویان بێنم. باوکا سوپاس بۆ چەشتخانی ماڵی باوکم هەموو ئێوارانێک ئەزیێت ئەکێشن خوانێکی تایبەت بۆ خێزانەکان ئامادەکەن چ لێرەیان چ لە شوێنی دەستیان خۆش بێ نمونەیان زۆر بێت هیوادارم کە هەمیشە چخانەکەیان ئاوەدان بێت هەمیشە خوای گەورە بەرەکەت کاتە ڕستیان. سوپاس بۆ هاوکارەکانم هەمویان لەگەڵ ئێمە ماندوو ئەبن لە پشتی کامێرە دەست یەک بەیەکیان خۆش بێت و خوای گەورە ڕۆژوو و ئێوەش قبوڵ کات و دروستان هەمیشە باش بێ تا ئێوارەیەکی تر دێمەوە ماڵەکانتان خوای گەورە و پەراتان بێ و خواتانەکە. هاوکاریکردنی کەسانی تردا خۆمان دۆسیەوە لە هەر چیرۆکێک وانەیەک فێر بووین کاتێک بە هەر کەسێکیان ناشنا بووین زیاتر ژیان دۆست بووین بە میهرەبانی و ئارامی و باوەڕداریەوە دەمانەوێ لە ژیان بەردەوام بین. بێهیوانین بۆی هەمان سوپاسگوزارین
هەوڵەکانمان بەردەوام دەبێت لە هەردۆخێکدا بێت.